ئێمە لە ڕێگای کەمپینی پاراستنی ئاژەڵانی بێلانەوە نزیکەی 10,000 زیاتر لە 10,000 بروشورمان بڵاو کردەوە وەکو شاری بەناو هاوڵاتیانە لە ڕێگای کۆمپانیای ئاساسیەڵەوە 3 ملیۆن نامەمان نارد بۆ بەشداربووەکانی ئەم کۆمپانیایە لە کوردستان کە وشیارکردنەوەی مرۆڤە لەوەی چۆن پەیوەندی لەگەڵ ئاژەڵا هەبێ. کەمپینەکە تا ئاستێکی زۆر باش سەرکەوتوو بوو، ئەوەی لەسەر خەڵک بوو، ئەوەی لەسەر ئێمە بوو، وەکو خۆبەخشە کردمان ماوەی 2 هەفتە 8 ڕۆژ بە دیاریکراوی لە ناو چادرەکانە لە سلێمانی و هەولێر ماینەوە. کۆمپانیای ئاساسیەڵمان هێنایە پێشەوەکو کەرتی تایبەت کە ئامادەیە شێڵتەرێک دروست بکە لە سلێمانی، بەڵام پێویستی بە زەویە و تەنیا بیناکە دروستەکە. بۆ ئەمە حکومەت نهاتۆتە پێشەوە، هەنگاوی جدی هێڵنێناوە. وەزارەتی کشت و کاڵ، وەزارەتی شارەوانی، سەرۆکایەتی حکومەت ئێستا تۆپەکە لە ساحەی ئەوانایە. ئەوەی لەسەر ئێمە بوو کردمان، ئەوەی لەسەر ئێمە بوو جوڵانمان نەخشەکەمان نانێ و وشارەکەمان بڵاو کردەوە. دەیان گفتوگۆ و بەرنامەمان کرد نزیکەی 52 کەیس تەنیا لە ماوەی 2 هەفتەیە 52 ئاژەڵ نەک جاری وایە کەیسێک 18 ئاژەڵ خواردنی دراوەتێ برینار بووە براوە بۆ چارەسەر. ژمارەیەکی زۆر ئاژەڵ ڕزگار کرا و پارێک ماوەتەوەکو لە ڕاگەیانەکە وتمان 1,074,000 سلێمانی ماوەتەوە دانراوە بۆ ئەو خۆبەخشانی کە لەناو کەمپینەکان هەر جارێک ئەچنە دەرەوە بۆ چارەسەرکردنی ئاژەڵێک پێویستی بە دەرمانە، پێویستی بە چارەسەرە، ئەو پارێ بۆ ئەوە سەرفەکرێ بە پێی وەسڵ. بە دیاریکراوی نازانم چونکە لە ڕاگەیانەکە وتمان ڕقەمە نازانم 1,999,250 دینار شتیشی وایە لە سلێمانی، لە هەولێر 1,500,000 دینارە لەگەڵ هەولێر تەنێک خواردن، سلێمانی 650 کیلۆ خواردنیش. بەڕاستی ئەو پرسیارە بێت لە حکومەت کرێ، لەوانەیە پێیان وابێ هێشتا ئاژەڵ هێشتا سەگ قەزەیەک نییە، مەسەلەن پشیلە قەزەیە نییە، گوێدرێژ قەزەیە نییە، بێ لە خۆیان پرسی. و ئێمە لێرەواڵێن کە ئەمە خەترێتێکە بۆ سەر هاوڵاتیان نەخۆشی بڵاو بێتەوە، نزیکەی 80 ئەوەندە نەخۆشی گوازراوە لە بینی ئاژەڵەکان هەیە بۆ مرۆڤ و لەوانەیە مناڵێک نەوێرە بچێ بۆ مەکتەب لە ترسی گەلە سەگێک پەلاماریێن. لەبەرەوە ئەم ئیشە هەم بۆ هاوڵاتیانە، هەم پاراستنی مرۆڤەوە، هەم پاراستنی ئاژەڵە. نازانم حکومەت لەسەر چی وەستاوە.